بسم الله الرحمن الرحيم. ئەمڕۆ کونجی سپیتان پێشکەش دەکەم بە شێوێکی زۆر ئاسان. بسم الله الرحمن الرحيم. 2 کوپ و نیو کونجیمان هەیە. دو کوپ. 300 غرامە ئەگەر بتێ بە غرام بیزانین. بە کوپیش 2 کوپ و نیوە. ئێستا ئەمە ئەبرژێنین، بەڵام برژانێکی زۆر نەبێت کە ڕێنەکەی بۆ بکەین لەبەرەوەی ئێمەمانەیە کونجی سپی دانین. ڕەشەکەیم کردووە، ئەگەر سێری ڤیدۆکان بکەنەوانێ شتێ جیاوازترە. لە داهاتووتیشا هەرچی پرسیارێکتان هەبوو یاویستان بۆتان بکەم بە سەرچاو، بەڵام ئێستانە کونجی سپیتان پێشکەش دەکەم. ئەمە تۆزێ برژێن و ئەگەڕێمەوە لاتە. ئەوە یواش یواش خەریکی تێکە هەڵڵانین هەتا جوان تۆزێ ببرژێ. کونجی بۆرم کردووە هیڕەش لە کەناڵەکەی تر، ئەو بە دۆشاوی خورما و کونجی بۆر ئەتوانن متاڵایی ئەگەر ئەولاتان کرد بێ و ئەمەشیان کونجی سپیە. هیوادارم بەدڵتان بێ. بەڕێزان، ئەوە شکڵێتی لە دوایەوەی تەقریبەن ئێستا 10 دەقە ئەبێ، بەس مستەمەڕە بێت تێکی بێ گینە ئەسووتێ. ڕەنگەکەی با بڵێن تۆزێ ئاڵتونی بێت، ئاوە ڕەنگەکەی بگۆڕێ و کابانیش خۆی توانێت تۆزێ تانیکە دەنگێک بخاتە دەنێوە تانیکە. ئەمە ئێستا مان تەواو ئەیکوژێنەوانێ. ئەنجا ئێستا شیرەکەیتان بۆ حەزەکەم و حەزرەکەم یەمەوەلاتان. بەڕێزانەوە ڕەنگەکەیەتی زۆر ڕەنگێکی جوانە. ئێسانە شیرەکەیتان بۆ گرم و لە برچای خۆتانە. ئەم شیرەی ئەتوانیت خۆت زووتر شیرەکەی بۆ حازرکەی. ئەها چەند خەستە 1 کوپ شەکر بە نیو کوپ ئاو بۆی بگرنەوانێ، بەڵام قیاسەکە با تێک نەچێت و هەر نیو کوپ شیرەکەش دانەیتوانێ. ئەمە نیو کوپ شیرەمان هەیە لەگەڵ نیو کوپ شەکر. تۆ پێستر شیرەکە بۆ گرتۆتەوە. بسم الله الرحمن الرحيم. ئاگرێکی وای بۆی شەکرەکەمان نەسووتێ. جوان شیرەکەی بۆ داماین بۆی قیاسەکەمان لێ تێک نەچێت. ئەوە بۆی شیرەکەمان نەسووتێ یخینە سەر ئەو چاوە بچکۆلەیە باشترە و ئەومان کوژاندەوە. ئاگرێکی زۆر بە قووت نەبێ لەبەرەوەی بەزەوە نەمان ئەوێ ئەو دوانە حەلکە ئەنجە تێکەڵێکەین. با ئەمە حەل ببەیەکەوە شەکر و شیرەکە و یەمەوەلاتان. بەڕێزانەوە هەر لەسەر ئاگرێکی هێواش دامناوە ئەتوان سێری کەن کاوە ئەو کەفەی کرد ئەو مانای وایە هەموو هەردووکی بێکەوانێ تێجان بووە. بەم شێوەیە ئەمە ئەکوژێنینەوە. ئێستا لێرە ئەممان کوژاندەوە. ئەو بۆی ڕاستان بۆی ببێنن بە هیچ جۆرە شەکری تیان نەماوە. ئەنجا لێرانەیە خەڵقی دۆم دەست پێکەین. بسم الله الرحمن الرحيم. بەڵام بە یەک جار هەمووی مەکەن بەسەریا نەوەکو شتێ کەم و زیای هەبێ. بسم الله الرحمن الرحيم. توانی بە 2 جار بکی بەسەریا بۆی شتەکە و سەقەت نەبێت لە دەستە. ئەنجا لێرە بسم الله الرحمن الرحيم بکەینە ئەم دوانە یەک بگرێ. ئەیەوێت ئەها دیارە چکە قیاسەکە خۆی وایە. ئەو وەجبەی دوای مشمان تێ کرد مطمئین بووین لەوەی کە قیاسەکە غەڵەت نییە. یا الله. ئێستام دوانەوە بێکەوە تێکەڵەکەین کە هیچ کونجی نەمێنێتەوە بە بێشیرەکە. پێشەوەی دای ڕژمە قاڵ بۆوانێ یەمەوەلاتان.
ئەوە بۆ شێ هەردووکی سیجامی کردو بێکوانێ حلبووە منم کیسانم هەیە باشترین فکری و باشترین طریقەیە ئەیکەیتە ناوی لێرە توانی هەموو حکومێکی لەسەر بکەی نە دەست بەسووتێ و نە قاڵبیشی ئەوێ بسم الله الرحمن الرحیم هەموو یەکەمە کیسەکەوانێ و یەمەوە ناکەم بەڕێزانەوە هەموو ئێستا لە کیسەکەیە هەوای تیان نایەڵین و کیسەکە کەپسەکەین ئەنجا و کاتانە بە تیرۆکە حکمی لەسەرەکەین چەندێکمان بێ پانکەیتەوانی بسم الله الرحمن الرحیم ئەو محاولەکەین بە تیرۆ کێشتێ هەتا هێواشیاش تەنکی کەینەوانێ بۆی قاڵبەکەمان زۆر ئەستور نەبێ بۆ توانی ئاوا قاپێک ئاودانەی هیچ سارد بۆی بەدەست ئەگە بتێ ئاوا تۆزێ بەدەست تەحکومی لەسەر بکەی شتێکی باشەکەی اینجا بە تیرۆکەکە بەڕێزان ئەوە ئێمە ئەوەنێ کیسەکان پێ دەرچاندووە خۆ دەتوانێت گەرویستە تەنەکتر بەیان ئەستورتر ئەو خۆت حکمی لەسەرەکەی هەر بە کیسەکەەوە بیبڕن زۆر شتێکی باشە بسم الله الرحمن الرحیم تەوێ مێنێتەوە بە مڕەبەعیەکی پاقلاوەی ئەیکەی ئەمێنێتە لای خۆت بەزتر بە هەر چۆنێ مهم تامەکەیەتی ئەو شتەی لە ماڵەوە ئەکیت زۆر جیاوازترەوە لەوەی لە دەرەوە ئەیکڕی ئەتوانی جارجار چەقۆکە یان بە ئاوێکی سارد یا تۆزێ ڕۆن ئەی لە چەقۆکە و لە برەوەی بتوانی حکمی لەسەر بکەی ئەمە شێوەی ناوەیەتی هی بازاڕیش هەر وایە کابانی خۆشەویست خۆی ئەتوانێت ئەو شتێ لە دەرەی کڕێ لە ماڵەوە خۆی بیکە تەواانەوە نایلۆنەکەم لێ نەکردێتەوە ئەمە هەم بۆ پاکوتەمیزی هەمە توانیت بە نایلۆنەکەوانێت چیت بێ ئەوەی لێ دەرچێنی ئەمە ئەتوانی گوێزی کاکڵی تێکەی توانی فستقی تێکەی بەڵام ڕاستی ئەمە حەزمان لە کونجەکەی بە تەنیا بەڕێزان هاتیینە کۆتایی ڤیدۆکە هیوادارم بەدڵتان بێ ئەم نایلۆنەوتم لە دوایە بۆتان لێ ئەەکەموانێ ئەها زۆر شتێکی پاکوتەمیز هەم بۆ مناڵیش هەم بۆ گەورەش ئەو نایلۆنەکە بۆ شوێ لێکە ئێستەمە بەبێ نایلۆنە ئەوە بۆی ئاوا بە هێواشی بۆتانەکەم بۆی بزانن ئەها چەند نەرمە چکە هی ڕق خۆش نییە ئەوەنەی شیرە تیابێت کەیتر وەکو شەکری کوڵی لێ هاتبێ زۆر شتێکی نەرم و خۆشە ئەتوانی حکمی پێ بکەی لەسەرکی سێ فکرێکی تازەیە هیوادارم فکرەکەم گەیاندبێ بێ بەشم مەکەن لە کۆمنت و لایک سبسکرایبی کەناڵەکەمان بکەن هیوای بەختەوەریتان بۆ خوازم تەجروبەی بکەن فەشەل ناهێنێت دڵنیابن بۆ قیاسەی مندام ناوە تامێکی زۆر خۆشی هەیە مناڵ و گەورە حەزی لێت ئێمە شتێک نییە بڵێ وەڵام بەس بۆ گەورەیە یا بۆ مناڵە تااقەتیەوەم نییە هەموو کەسێ لەمەی پێخۆشە خۆت بە باوکتەمیزیەکەی هیوادارم بێبەشمان نەکەن دووبارە لە لایک و کۆمنتەکانتان خی گەورە نوێژ و ڕۆژۆی تاعاتی هەموو لای قوبڵ بکە تا ڤیددیۆیەکی تر و فکرەیەکی تر بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد خواتان لەگەڵ